پنابرین روجاوای کردستان لکامپا کورگوس که لباشور کردستان لپی بدویا پورا خو ناگرن لی او دخوازن بربرین خو بخش دیگر ماهاوینی ده پوراوان سوک بکن. مظفر رستم بربرکی باشور کردستانیه تیما خویا بربریه گنو فیری کار دکه شاندیه کامپا کورگوس که کل سر پنابران خو فیری کار بکن هم جی به بلاش پوراوان چه دکن. راهینر مظفر جهر کسی کل جمع وی خو فیری کار دکه $230 جوار دگیره ایدی او پنابر جی سوده دبینن. اما وكو سنتر چینا خولی فیرمی سرتاشیمانه ترینینگ معه دوراته زیاتر که لپازده 20 روز مانگک دست پیک تکنیک کان فیر بون او زد دبین وكو لیرانه تحقیق نوکان ایشکان زیاتر خلق هم استفاده دکن سریعا ساده که هم لبو مش باشتر مش زیاتر اسمالی راده وكو هاو کاریت شلوانه از حلاقان صبر که دستیان تنبو ایشی دکانی خوان دادرین. مظفر رستم هر جاره تیمه که بخواره دینه کامپه او لور فیری کار دکه او فیری بربریه دبن. پنابرجی گهنادن ویه که که پوراوان خوشک ببه او تنی دخوازن پوراوان ببلاش بیچه کرن. 15-20 حلاقه 30 سرتاشی دینین وکو هاو کاریک لبو خلق آواره بود دست گرتنک بتایبەتی هاوینان خەڵک پرسیشی ئەگزاز و دێگەرمە ناخۆشە پێویستیان بە هاوکاریە سەریان لۆ تاشین خزمەتیان بکەین. ڕێکان کو دخۆڵە ڕاهێنانی دە بەشدار بوویە دەبێژە کو پشتی شەڕی داعشێ ژیانە لە باشووری کوردستانی زەحمەت بوویە لەو ماوی وەکە خوێندەکارێکی زانینگەهێ بڕیاردایە خوا فێری بربەریە بکە و دەبارە ژیانە خوا پێپەیدا بکە. باشەکەی ئەوەیە کەوا وەکو حاڵەتێکی ئینسانی باشە. ئەگەرنا خۆی ئێمە تاوەک لەسەر پەیکەرەکان و لەسەر شتە نەجوڵاوەکان کار نەکەین ناتوانین بینە سەر ئینسانێک چکەوە هەستی هەیە جوڵەی هەیە لە هەر حاڵەتێک دەتوانێت شتێک ڕووبدا بۆیە تاوەک دەستە قەیم نەبێ دەستێ باش نەبێ لەگەڵ کارکتەرەکانی کە پەیکەرەکانە ئەو کات دەتوانی سەیترە لەسەر ئەوە بکەی و بە جوانترین شێوەوەی دابنی. ڕێکان دەبێژە پەنابەر زیاتر دخوازن مۆدێلا پۆراوان وەکە یا هونەرمەندێن جیهانی و لیستگوانên فوتباڵێ بە. زیاتر لاساییکردنەوەی یان لاساییکردنەوەی کارکتەری ئەوەکانە هونەرمەندەکان یانیش بەتایبەت لە شەرق ئەوسەط لاساییکردنەوەی کارکتەرانی تۆپی پێوەنونە کریستیانۆ لاسایی زۆر سوارێس و میسی و ئەو جۆرە شتانەیە بە زیاتر کریستیانۆ. پەنابەرێن کو پۆرا خوا دوێ خۆ لێدا چێ دکن کێفخاشیە خوا تینن زمان کو بێ پەرە خوا دەشەیەکینن. ممنون جواتي سليم المرشدكم بلاش بيلي قاتشكي او مساعدة تكون مشكور جواج منظمات او جواج من جميع ملتي عالميك. لکامپا کورگوسکی که 20 کیلومتران دوری باجار هولێری باشووری کوردستانیە نزیکی 13,000 پەنابەرین ڕۆژاوای کوردستانی هەنە. ئەو کامپ دمە هاتەباخا 2013 دا هاتیە ئاواگرن.